نعمەتەکانی خوا زۆر زۆرن بەسەر ئێمەوە وإن تعدوا نعمة الله لا تحصوها سورة نحل آية 18. یەکێ لەو نعمەتانەی کە لەم کۆتاییە مرۆڤ توانوێتی دروستی بکا و بەدی بهێنێ و عەقڵی پێی بگا نعمەتی مۆبایلە. نعمەتی مۆبایلە ئەتوانی بڵێ مۆبایل کۆکەرەوەی دەیاها ئامێری پێشووترە کە لەم 100 ساڵی ئەخیرە مرۆڤ توانی بە عەبقەریەتی خۆی بە لێهاتوویەتی خۆی پێی بگا. بۆ نمونە وێنەگرتن، یعنی ئامێری وێنەگرتن پێشکەوتنێکی زۆر گەورە بوو مرۆڤایەتی پێی گەیشت. دوای ئەوە ئامێری وێنەگرتنی ڤیدۆ، دوای ئەوە مسجل، یعنی ئەوەی کە دەنگ تەسجیلەکە و ئەوەی ئەتوانێت دەنگەکە دەرببڕێتەوە بە سەماعە و بەو شتانەی کە هەیە هەموو ئەوەی بە دەورایەتی. نعمەتی ڕادیۆ، تەلەڤیزیۆن، کۆمپیوتەر، حاسیبە، تەلەفۆن، بەرید، فاکس، لایت، سەعات، تەنانەت کتاب و دەفتەر و قەڵەم و جەرەس و زانینی کاتەکان، یعنی سەعات، یعنی بەو زانی کالیستە کاتەکانی نوێژ بە تایبەتی و قیبلەنامەش و جیهازێک کە بتوانێت ڕێگات پێ پیشاندا وەکو خەریتەیەک بکەوێتە پێشت، تۆ ئەتوێ بۆ شوێنێک بچی نازانی ئەو GPS و شوێنەکەت پێ پیشانەدا. ئەمانە هەر هەمووی خۆشەویستەکانم ئێستا لەمانەش زۆرتر لە ناو یەک جیهازێکی بچووکە کۆکراوەتەوە و هالە گیرفانی تۆیە. ئەمە نیعمەتێکی زۆر گەورە نییە کە مرۆڤایەتی پێی گەیشتووە؟ نیعمەتێکی زۆر گەورەیە وەکو نیعمەتەکانی تر، بەڵکو لە هەمویان زیاتر گەورەترە، چونکە بەم مۆبایلە ئینسان ئەتوانێت ئەوە فێر ببێ کە لە دینەکەی لە دنیاکەشی کە پێشووتر نێزانی هەر شتێکت ئەوێ لە ئەموری دین و دنیا تۆ ئەتوانی لە مۆبایلەکەتەوە بە دەقایق بە چرکە ساتێک وەریگریت لە ڕێگای گۆگڵەوە و ئەتوانی هەر فتوایەک و زانایانیش لە قەدیما و لە تازەشات چیان لەسەر وتووە، لە کۆن و تازەیە چیان لەسەر وتووە، ئەتوانی لە ماوەیەکی کەما بێتە بەردەست. ئەتوانی بەهۆی ئەو مۆبایلەوە سڵەی ڕەحم بەجێ بێنی، ئەتوانی دڵنیایی لەو پەڕی دنیابی، دڵنیایی بیتە ماڵ و مناڵت کە تۆ لەکوێیت و خەریکی چیت. ئەتوانی بەهۆی ئەو مۆبایلەوە زۆر کەسیات بخەیتەوە، بۆ نوێژەکان هەڵی سێنی، ئاگاداری کەیتەوە لە شتی لەو شتانەی کە ڕووەدا لە چواردەور. بەهۆی ئەو مۆبایلەوە جۆرەها هەواڵ ئەبیسیتەوە، ئەتوانی وەری بگری. بەهۆی مۆبایلەوە ئەتوانی بیخەیتە سەر کاتەکانی نوێژ و هەڵت سێنێ بە کاتەکانی نوێژ. بەهۆی مۆبایلەوە ئەتوانی خەڵکانێک هەڵسێنی لە ئەو پەڕی دنیا بۆ نوێژی بۆ نوێژەکانیان بۆ کاتەکانی نوێژ. من لە میسر بووم، ئەو کەسەی کە بەیانیان ئەهات بۆ مزگەوت و دەرگای مزگەوتیە کردەوە، منی ئاگادارە کردەوە ئەوە ڕۆشتم وتر کاتی نوێژە و هەڵسە. طبعاًەوە 100 ساعاتێک دواتر نوێژ ئەبوو، بەڵام ئەو هەڵێساندم من ئیسفادەم 9 ساعاتەشە کرد. بەهۆی مۆبایلەوە ئەمڕۆ زۆر شت کە پێشا ئاسان نەبوو ئێستا دەست دەکەوێت. بۆ نمونە مامۆساکان کە دەرسەکانیان تەسجیل کردووە بە ڤیدۆ بێیان بە مسەجل بێ، خۆیان وەفاتیان کردووە، ئێستا هەموو دەرسەکانیان لە ناو مۆبایلەکەتە، لە یوتیوب ئەتوانی بەدەستی بێنی، لە فەیسبوک ئەتوانی بەدەستی بێنی و ئەتوانی گوێ بگریتەوە لەو مامۆسایانە و بیشیان بینی. ئەتوانی هەموو قورئان بە هەموو دەنگەکان خەزن بکەی و بە هەموو تەفسیرەکانیشی خەزنی بکەی لە ناو مۆبایلەکەتە و ئیسفادەی لێ بکەی وە کتێبی تریشان جگە لە قورئان کتێبی تریش هەر لە ناو مۆبایلەکەتە. ئەتوانی پێویستت بە قەڵەم نەبێ هەموو ملاحەزاتێک، بەڵکو ئەتوانی دەیەها و سەدەها کتێبی تیا کۆ بکەیتەوە. جاران
کە تەلەفۆن هەبوو پێش 20 ساڵێک تۆ ئەبوایە یەک دەفتەرێکی سجلی ناوی ئەو کەسانەی کە تەلەفۆنیان بۆکەی بە ناوەکانە ناو سجلێکا لە گیرفان تا بواە هەڵت بگرتایە ئێستا هە لە ناو مۆبایلەکە حفظەکرێ ئەتوانی چی مەلەفێک بە چرکەساتێک یعنی دەیەها شت بۆ بەرامبەرەکەت بنێری ئیتر مەلەفی سەوتی بێ یان مەلەفی نووسین بێ و ئیتر باسی فەوائیدەی مۆبایل زۆر زۆرە ئەگەر باسیکەی یعنی دەیەها سعاتی ئەوێ ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە ئەگەر بتوانی ئیسفادەی لێ بکەی بەڵام لە مقابلیشە خوا پەنامان بدە ئەگەر بەخۆت نەزانی ئەمە چەکێکی دووسەرە وەکو هەر چەکەکانی تر وەکو چەقۆ ئەتوانی بەکاری بێنی بۆ کاری چاکە و ئەیشتوانی زەلامیشی پێ بکوژی بۆیە خەڵکانێکی تر ئەتوانن مۆبایل بەکار بێرن بۆ کاری خراپە بەڵام تۆی ئیماندار کە خوا ئەناسی و ئەزانی ئەمە نیعمەتێکی خوای پەروەردگارە تۆ ئەبێ بە جیاواز تەماشای مۆبایل بکەی